یاساکانی هەرێمی کوردستان ڕێبەژنی دووەم و سێم و زیاتر نادەن، بەڵام سەردار و ئەو پیاوانەی بە ژنێک ئۆقرایان نییە لە سووریا ژن مارە دەکەن و دەیهێننەوە کوردستان. کاتێک پرسیارمان کرد بۆچی سووری، ئەما وەڵامەکەی سەردار بوو. بەنسبەت ئافرەتی سووری بەڕاستی ئەمن پێم باشترین ئافرەتە لەسەر کوڕی ئەرزی، نەک ئەوەیە هەڵبەتە من لە قیمەتی ئافرەتی کورد کەم بکەمەوە، نەخێن ئافرەتانی کورد زۆر ڕێک و پێکن، بەڵام لە دووان ئافرەتی سووری باشترین ئافرەتە لۆپیاوی. ئەمە زۆر زارە دیتم دەبینی 50 سارێک ژنم لۆ هینایە، 25 سارێک مێردی پێکردە، 20 سارێک مێردی کردی، هەڵبەتەوە ڕەغبەتی خۆیتی لە شەرعیشدا جائیزە حرام نییە. زۆر جاروەیە دیتم یعنی هەندە باش بووە لە پاش سارێکی کابرا تەلەفۆنی لۆم کردیا، هەر ئەوەی نەیپەرستیە، هەر ئەوەی عیبابەتی نۆ نەکردیە پەنا بەخوای گەورە. بە کورتی هۆکارەکەی ئەمەیە، لای خۆمان خەڵکی ناهێڵن کچەکانیان سەر بە هەوێ شوو بکەن، ئیتر چارە لە سووریایە. زۆر خۆشەویستیش دادێت لە هەمان کاتە لێرانە کابرا هاوسەرگیری دووەمیش بووە، لێرە 20 داخوازی کردەکە حیسابی شیرۆ نەکردیە، مەوە نییە مەسەلەکە پارە نییە، کابرا دەورەمەندیش بووە. تا قسەکانمان لەگەڵ سەردار تەواو کرد زۆری ویست، چونکە زوو تەلەفۆنی بۆ دەهات و داوای ژنیان دەکرد. ئەما یەکێکە لە پەیوەندیەکان، با ئێوەش بیبینن. بەرێ برا کاک سەردارەمەی دەچیتە سووریا. بەرێ بەرێ وەڵا کاک سەردار ماوە بەرێ بەرێ حەزم پێ بوو سووریمان بۆ جێبەجێ بکەی، نازانم چۆن بۆ جێبەجێ دەبێت. زەواجی یەکەمە دووەمە لەگە خێزە، یعنی زەواجی سێەم. ئەی ماشەڵڵا وەڵا ئەو شتێکی باشە.